ئێمە دوای ئەوەی کە بڵێن هەلومەرجەکە یا ئەو دۆخەی کە ئێمە ویسمان بەشداری بکەین لە هەڵبژاردنە وەکووتم بەجا لە مشکلاتێک هەبێ یا ئامادەیەکانمان نەمانتوانی ئەوانەی کە پێویست بێ بۆ بەشداری لە هەڵبژاردانە بتوانین ئامادەی بکەین ئەمە بەجێی خۆی و نەکرا بەڵام بەمانایەوە نیمە لەسەر ئەوەی کە ئەمە نەکرا ئیعلانی بایکۆتی کولی بکەین ئەوەی کەیتر ئەمە منفیە و نابێت کە بچێ بۆ دەنگنان و نابێت کەسیکە بەشداری بکە بەڵام بەشێ لەوەی کە ئێمە ئەم ئاڵ و گۆڕس ئەم گۆڕینی بۆچوونە سیاسی خۆمان یا ڕاستکردنەوەی بۆچوونی دۆخی هەڵسوڕانی سیاسی خۆمان لە مەیدانەیە ئێستا نەمانتوانیوە بەڵام مانایەوە نیە تەوەی کە ئێستا تەبلیغ بۆ بکەین کە نابێت کەس بەشداری بکات نابێت خەڵک ئازادە چۆنەکەوە باسێکی ترە بەڵام هەروەی کەم قسانەمان کردووە و ئەم بەیانەمان بڵاو کردو ئێمە پێمان باش بوو بەشداری بکەین و ئەوە بەشداریمان کردایە لاما کاتە ئێستاش تاکید لەوەکەین ئەگەر لا ئێمە نەچوونێت بەڵام لەو لایەنانەی کە ئێستا چوونەتە لیستی هەڵبژاردنەکەەوە چوونەتە لیستەوەی کە کاندیدن فرد بن ئەحزاب بن ئەمەش بەشێکە لەو چێشمە کێشەی کە باسیەکەین ئەگەر ڕوو بە مشتەمای مەقساکەین و بانگەواز بۆ لایەنەکانەکەین ئێمە لەسەرم ئەساسە بەشداریمانە کرد ئەوەی کە لەم پلاتفۆرمەی کە خاڵەکانی هاتوو ئەکرێ ئیشاری پێدرێ و کە هەیە خاڵەکانی هەیە ئەگەر کەسانێک ئەگەر جێهاتێک کەسێ دیفاع لەمە بکە و ئەمە ئێمەی قبول بێ و بچێ بڵێ بچمە پەرلەمان و ئەمانە ئەەکەم هەڵبەت ئێمە هانی خۆمان نەچین دەنگی پێین و داواکەین خەڵکی پێ دەنگی پێ بەڵام تا ئێستا لەم بارەیەوە جوابێکمان نەبیستووە و چاوەڕێکین هیچ چ لایەنێک جوابێت و هەوڵی ژێین لەو بارەیەوە پەیوەندی بکەین بزانین کەس ئەفرادن گروپن ئەحزابن ئەگەر بە دەنگ ئەم باگەوازی ئێمە بێن ئێمە استیقبال پێشوازی لێکەین و هەڵبەتە ئەگاتەوەی کە بڵێن چۆن مامەڵی بکەین لەو بۆ مەرجانی کە ئێمە دامانەوە و ئەوانش چەندی جێبەجێەکەن ئەمە ئەتوانین بۆ ئایندەی دابنین بەڵام واقعەتەکەوە کە بەشێکە لەو چێشمبلملانی کە ئەیکەین ڕاستە نەچوین بەڵام دەرگادا نەخراوە فرسەتی کە هەیە بە جۆرێککە لەم لەلایەنە بەشداریکەین ئەو فرسەتەشەوەیە کە ئەنی بانی ئەو بانگەوازە بکەین کە ئێمە ئەمە ئەگەر بچینایەتە پەرلەمانەوە ئەم پلاتفۆرەی کە باسماکەوە ئەچین دیفاع لەماکەین ئەمە بەرینە پێشەوە وەگەر کەسانێکی کە هەن چەندی ئەمەی قوبوڵە ئەتوانین تەوافەقین لەگەڵەیە کە ئێمە دەنگی بۆ کۆکەینەوە خۆشمان دەنگی پێبین